إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، ئیمانداران، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خودای پەروەردگار بەڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی و بە ڕەحمی خۆی ڕەحممان پێ بکا و بمانگێڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی، لەو بەندانەی کە دەتوانن لە ژیانی دنیادا ڕەزامەندی خودای پەروەردگار بەدەست بێنن. بێگومان ئێمە ئەگەر لە ژیانماندا ناز و نیعمەت و چاکەی خوای پەروەردگار و فەزڵ و بەخششەکانی خوای پەروەردگار بژمێرین، هەرگیز لە ژمار نایەن. وإن تعدوا نعمة الله لا تحصوها. نیعمەتەکانی خوای پەروەردگار هێندە زۆرن بەسەر ئێمەوە، لە ژمار نایەن. چونکە ئێمە ژیان و مردنمان، خەو و خۆراکمان، خەوتنمان، هەموو شتێکمان بەهۆی یارمەتی خوای پەروەردگار و تەوفیقی چاکەی خوای پەروەردگارەوەیە. یەکێک لەو ناز و نیعمەتانە و یەکێک لەو چاکانە و فەزڵی خوای پەروەردگار کە بەسەرمانەوەیە بریتیە لە خەوتن. کاتێک کە ئینسان دەخەوێت، جەستەی ئیسراحەت دەکات، مێشکی ئیسراحەت دەکات، زۆر بە ئاسانی خەوی لێ دەکەوێت و بە ئاسانی هەڵدەستێتەوە. ئەوە یەکێکە لە ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار. زۆر کەس کە لەو نیعمەتە بێبەشە، جاری وا هەیە چەندین دکتۆر دەکات و ماڵی خۆی سەرف دەکات بۆ ئەوەی بە ئاسوودەیی بخەوێ و بە ئاسانی بخەوێت. بەڵام ئێمە چونکە هەرخوومان پێوەگرتووە، جاری وا هەیە قەدری ئەو ناز و نیعمەتە نازانین. بۆیە ئینسان پێویستە شکری ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار بکات. ئەو هەموو ناز و نیعمەت و چاکەی خوای پەروەردگار کە بەسەر ئێمەوە هەیە، پێویستی بە شکر و سوپاسی خوای پەروەردگارە. بە کورتی دەڵێن پێش ئەوەی کە ئینسان بخەوێت، وەریای پێنج شت بە و پێنج شت ئەنجام بدە. پێش ئەوەی کە بخەویت، پێنج شت ئەنجام بدە. یەکەم لەوانە پێش خەوتن لەبیرت نەچێت سنەتی وتر ئەنجام بدە و سنەتی وتر بکە. چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەری بەردەوام بووە و بەردەوام ئەو نوێژەی کردووە. فەزڵ و پاداشت و گەورەیەکی یەکجار زۆری هەیە. سنەتێکی گەورەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. تەنانەت لە سەفەریشدا ئەو سنەتە هەر دەمێنێت دەبێ ئینسان هەر بیکات. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئامۆژگاریمان دەکات، وەسیەتی کردووە. ئەبی هورەیرە بەمان دەگێڕێتەوە کە دەفەرمێت: ئەوصانی خەلیلی بثەلاث لا ئەدەعوهن حتى ئەموت. دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم: هاوڕێکەم، خۆشەویستەکەم، ئەو پێغەمبەرە خۆشەویستە صلی الله علیه وسلم، ئامۆژگاری کردم کە ئەو ئامۆژگاریە بۆ هەموو مسلمانێکە، بۆ ئێمەشە کە شوێن کەوتە و ئومەتی ئەو پێغەمبەرەین صلی الله علیه وسلم. دەفەرمێ بە سێ شت ئامۆژگاری کردم کە وازی لێنێنم، واز لەو سێشتە نێنم هەتا وەکو دەمرم لەسەریان بەردەوام بم. یەکێک لەوانە وەنەومین عەلا ویترن. کاتێک کە دەخەویت، بەر لەوەی کە بخەوی نوێژی وتر بکە. ئەو کەسەی کە بەخەبەر نایەت بۆ شەو نوێژ یاخۆت شەو نوێژ ناکات، سنەت وایە لە دوای عیشاوە سنەتی وتر بکات. بەڵام ئەو کەسەی کە بە تەمای شەو نوێژە و بەخەبەر دێت پێش نوێژی بەیانی، ئەوە باشتر وایە و سنەتە لە دوای شەو نوێژەکانی نوێژی وتر بکات.
هەرچەندە کە ئینسان نوێژی ویتریشی کرد دوایی هەڵسایەوە هەر دروستە شەو نوێژەکەی بکات، بەڵام ئەگەر بەتەمای شەو نوێژ بێت لە خۆی ئەمین بێ کە بەخەبەر دێت باشتر وایە لە دوای شەو نوێژەکانی سنەتی وتر بکات، هەروەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو شێوازەیە کردووە. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إن الله أمدكم بصلاة، خوای پەروەردگار نوێژێکی بە ئێوە بەخشیوە ئەی خەڵکی نەوەریابن، هي خير من حمر النعم، وەریابن خێر و پاداشت و فەزڵەکەی لە حوشتری سوور زیاترە. کاتی خۆی لە ناو عەرەبەکاندا حوشتری سوور زۆر بە قیمەت بووە، وەکو سایارەیەکی مواصفات بەرزی ئێستا کە زۆر بە قیمەتە، حوشتری سوور لە ناو عەرەبەکاندا ئاوا بە قیمەت بووە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو نوێژە کە نوێژی ویترە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژەی پێ دەکات، دەفەرمێ خێر و پاداشت و فەزڵەکەی لە حوشتری سوور بۆ ئێوە زیاترە. واتە خەڵکی نەبزانن ئێوە ئەو حوشترە سوورەتان چەندە لەلا بە نرخە و بە قیمەتە، سایرەیەکی مواصفات بەرز چەندە بە قیمەتە و گران بەهایە، ئەو نوێژە هێندە گەورەیە و فەزڵ و پاداشتی لە لای خوای پەروەردگار زۆر زیاترە وەک لەوەی کە ئێوە ماڵی دنیاتان لەلا بە نرخە جاری وا هەیە. ئەو نوێژە ئەو سەڵاتە ئەو نوێژە ویترە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکات کە فەزڵ و پاداشتێکی گەورەی هەیە کە زۆر بە نرخە لە لای خوای پەروەردگار. پێغەمبەر لەسەری بەردەوام بووە پێش ئەوەی کە بخەویت نوێژی ویترت لەبیر نەچێت. دووەمیان پێش خەوتن زیکرەکانی پێش خەوتن بخوێنە بۆ ئەوەی کە لە شەیطان پارێزراو بێت، بۆ ئەوەی کە بە ئاسوودەیی بخەوێت، بۆ ئەوەی کە لە خەونی ناخۆش پارێزراو بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم فێرمان دەکات لە پێش خەوتن زیکرەکان بخوێنین، قل هو الله أحد بخوێنین، قل أعوذ برب الفلق بخوێنین، قل أعوذ برب الناس بخوێنین، چەند سوورەتێکی دیکە هەیە، چەند ئاەتێک هەیە بخوێنین، بسمك اللهم أموت وأحيا بخوێنین. ئەوانە هەمووی بخوێنین چونکە کاریگەری بەسەر ئینسانەوە هەیە. ئینسان پارێزراو دەبێت لە شەیطان، لە خەونی ناخۆش، ئاسوودە دەبێت، بە ئارامی خەوی لێ دەکەوێت، لەسەر زیکر و یادی خوای پەروەردگار دەخەوێت. ئەوە یەکێکە لەو شتانی کە پێویستە ئینسان لە پێش خەوتن ئەنجامی بدات. پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو شەوێ پێش ئەوەی کە بخەوێت دوعاکانی دەخوێند و ئاوا فووی دەکرد بە دەستەکانیدا و دەستی بە هەموو ئەندامەکانی خۆیدا دەهێنا. ئێمەش فێر دەکا کە بەو شێوازەیە بکەین. لە فەرمایشتێکدا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژە بەوە دەکات، دەفەرمێت کاتێک کە چوونە سەر جێگەی خەوتن پێش ئەوەی کە بخەون ئایەت الکورسی بخوێنن، چونکە خوێندنی ئایەت الکورسی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کاتێک کە دەیخوێنیم بەردەوام خوای پەروەردگار دەتپارێزێ و پارێزگاریت لێ دەکات. ئینجا دەفەرمێت ولا يقربك شيطان حتى تصبح، شەیطان نزیکت ناکەوێتەوە هەتا وەکو بەیانی کاتێک کە دەخەوی بەر لەوەی بخەوی ئایەت الکورسی بخوێنە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم شەیطان نزیکت ناکەوێتەوە، زەرەر و زیانت لێ نادات، خوای پەروەردگار دەتپارێزێت. پێش ئەوەی کە بخەوی وریابە زیکرەکان بخوێنە بۆ ئەوەی بە ئاسوودەیی بخەوێت، بۆ ئەوەی ئەو فەزڵ و پاداشت و چاکێشت لەبیر نەچێت، بۆ ئەوەی ئینسان خەوێکی ئارامی هەبێ و ئاسوودە بێت. دەبێ ئەو زیکرانە بخوێنێ پێش ئەوەی کە بخەوێت. سێمیان پێش خەوتن وەریابێ کاتێک کە چوویە سەر جێگای خەوتن محاسەبەی نەفسی خۆت بکە، واتە لە خۆت بپرسە ئەوڕۆ چیت کردووە، ئەگەر چاکەیەکت کردووە، ئەگەر خێرێکت کردووە، کارێکی باشت ئەنجام داوە، هاوکاری کەسێکت کردووە، حەمد و سەنای خوای پەروەردگاری لەسەر بکە و لەسەری بەردەوام بە و لێی زیاد کە. ئەگەریش گوناه و تاوانێکت کردووە، دڵی کەسێکت ئێشاندووە، ماڵی کەسێکت خواردووە، زڵمت لە کەسێک کردووە، قسەیەکت بە کەسێک وتووە، دەی لێی پەشیمان بەوە داوای لێبردن لە خوای پەروەردگار بکە پێش ئەوەی کە بخەویت بۆ حاسەبەی خۆت بکە. خوای پەروەردگار ئامۆژگاریمان دەکات یا ئەیها الذین آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد. ئەو کەسانی کە ئیماندارن خۆتان بە ئیماندار دەزانن، تەقوادار بن لە ژیانتاندا، خۆتان بپارێزن لە گوناه و تاوان و لە شکاندنی سنوورەکانی خودای پەروەردگار، و تەماشاکەن بزانن بۆ قیامەتی خۆتان چیتان کردووە، بزانە بۆ بەیانی چیت ئەنجام داوە، بەیانی قیامەتە و دەمریت. کاتێک کە دەخەویت لە خۆت ئەمیننی ئایا بە خەبەر دەیتەوە یا خۆت دەمری لەو خەوەتدا. زۆر کەس خەوتن
لە خەوەکەیان بەخەبەر نەهاتن گیانیان سپارد و چوونەوە خزمەتی خوای پەروەردگار. دەی ئینسان دەبێ وریا بێت کێ دەڵێ ئێمە لەو خەوە بەخەبەر دێن کاتێک کە دەخەویت وا ئەو شتانە بکە بۆ ئەوەی کە ئەگەر لەو خەوەتدا بمریت بە ئیمانەوە بچێ خزمەتی خوای پەروەردگار. محاسبەی نفسی خۆت بکە پێش ئەوەی کە بخەویت. ئیمامی عومەر دەفەرمێت حاسبوا ئەنفوسەکم قبل ئەن تحاسبوا، خۆتان محاسبە بکەن لە خۆتان بپرسنەوە پێش ئەوەی کە لێتان بپرسرێتەوە. یعنی چی محاسبەی نفس؟ یعنی لە خۆت بپرسەوە بزانە چیت کردووە، یعنی دڵ و دەرونی خۆت پاکەوە، یعنی ئەگەر گوناه و تاوانێکت کردووە تەوبەی لێ بکە لێی پەشیمان ببە، ئەگەر چاکەیەکت کردووە حەمد و سەنای خدای پەروەردگاری لەسەر بکە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم الکیس من دان نفسه، ئینسانی عەقڵ ئەو کەسەیە کە محاسبەی نفسی خۆی دەکات لە خۆی دەپرسێتەوە. وعمل لما بعد الموت، وەکار و کردەوەیەکی وا دەکات کە بۆ دوای مردنی سوودی هەبێت، کار دەکات بۆ دوای مردن بە شێوازێک دەژێت لە دنیادا. کاتێک دەچێتەوە خزمەتی خوای پەروەردگار لەوێ ئینسان گوناهبار و تاوانبەر نەبێت، خەجاڵەت نەبێت لە بەردەمی خوای پەروەردگاردا. ئینسانی عەقڵ ئەو کەسەیە لە خۆی دەپرسێتەوە، نەک نەفسی خۆی بەرەڵاکە و بڵێ بەتەما خوای، یاخود هەر لە خۆی نەپرسێتەوە بڵێ خوا بەڕەحمە. ئینسانی عەقڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم فێرمان دەکات کێیە؟ ئەو کەسەیە کە محاسبەی نفسی خۆی دەکات لە خۆی دەپرسێتەوە، ئەو کەسەیە کە حیساب بۆ کار و کردەوەکانی خۆی دەکات، ئەگەر گوناه و تاوانێک خراپەیە بکات زوو تەوبەی لێ دەکات بەر لەوەی کە بخەوێت شەو کە چۆ سەر جێگای خەوتن بیر دەکاتەوە بزانێ ئەوڕۆ چی کردووە. ئەوە بەڕاستی کار و کردەوەیەکی زۆر باشە، شتێکی زۆر چاکە کە ئینسان لە خۆی بپرسێتەوە بزانێ ئەوڕۆ چی کردووە، بزانێ بەیانی چی دەکات، لە نفسی خۆی بپرسێتەوە بۆ ئەوەی فێر بێت هەمیشە لەگەڵ خۆیدا مامەڵەیەکی تەندروست بکات، هەمیشە کار و کردەوەکانی بە شێوازێک بێت کە خوای پەروەردگار لێی ڕازی بێت. ئەگەریش جاری وهەیە کەم و کڕیەکی هەبێت بەڵام زوو بگەڕێتەوە لای خوای پەروەردگار و تەوبەی لێ بکات. چوارەمیان بەر لەوەی کە بخەویت لەبیرت بێت شکری ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار بکە، چاکەی خوای پەروەردگار بەسەر خۆتەوە بزانە. لەبیرت بێت بەر لەوەی کە بخەویت نیعمەتەکانی خوای پەروەردگار بەسەر خۆتەوە بژمێرە، سپاس گوزار بە بەرامبەر بە ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار. وإن تعدوا نعمة الله لا تحصوها، خوای پەروەردگار دەفەرمێت ئەگەر ئێوە ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار بژمێرن بەسەر خۆتانەوە دەی هێندە زۆرن هەرگیز لە ژمار نایەن. شکر و سپاسی خوای پەروەردگار یەکێکە لە سیفەتی ئینسانی ئیماندار، گوتراوە کە شکر نیوەی ئیمانە. صفەتی پێغەمبەرانە سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم فێرمان دەکات کاتێک کە چووینە سەر جێگای خەوتن سپاسی خوای پەروەردگار و ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار بکەین. لە فەرمایشتێکدا کە ئیمامی موسلیم ڕیواەتی کردووە، ئەنەسی کوڕی مالک بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە دەچۆ سەر جێگای خەوتن دەیفەرموو الحەمد لله الذي أطعمنا وسقانا، سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار، حەمد و سەنا بۆ خوای پەروەردگار، ئەو خوای پەروەردگارەی کە تێر ئاو نانی کردن ڕزق و ڕۆزی داین، وەکەفانا و ئاوانا، سپاس بۆ ئەو خوای پەروەردگارەی کە هەموو پێداویستیەکانی بۆ دابین کردوین، وەسائلەکانی ژیانی بۆ ئاسان کردوین، ئەندام و جەستەیەکی پێداوین کە بتوانین ژیانێکی تەندروست بەسەر ببین. خوای پەروەردگار وەسائلەکانی ژیانی پێداوین، حەمد و سەنای خوای پەروەردگاری دەکرد. ئەنجا دەیفەرموو سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار کە شوێنێکی حەوانەوەی پێداوین، ماڵێکی پێداوین. لەسەر ئەو ناز و نیعمەتانە پێغەمبەر صلی الله عليه وسلم سپاسی خوای پەروەردگاری دەکرد. دەی ئێمە چەندە لە بیرمانە کە دەچینە سەر جێگای خەوتن لەسەر ئەو ماڵەی کە هەمانە، ئەو خانووەی کە هەمانە، ئەو ڕزق و ڕۆزەی کە خوای پەروەردگار پێداوین، ئەو ماڵ و سامانەی کە خوای گەورە پێداوین، جەستەیەکی تەندروستی پێداوین، سپاسی خوای پەروەردگاری لەسەر بکەین پێش ئەوەی کە بخەوین. پێغەمبەر صلی الله عليه وسلم فێرمان دەکات کە ئاوابین، ئەو دوعایە بخوێنین، سپاس و ستایشی خوای پەروەردگار بکەین پێش خەوتنمان. ئەنجا دەفەرمێ فەکەم ممن لا کافیە له ولا مؤویە، زۆرێک لە خەڵک هەن کە شوێنی حەوانەوەیان نییە، کە ناز و نیعمەتەکانیان نییە، کە جەستەیەکی تەندروستیان نییە، بەخوا چەندین کەس هەیە کە دەچێتە سەر جێگای خەوتن لەبەر ئەزیەت و ئازاری جەستەکەی خەوی لێ ناکەوێت، سەری دێشێت، پشتی دێشێت، لاقی دێشێت، ئەعزا و ئەندامەکانی دێشێت، نەخۆشە،
خەوی نییە لەبەر ئازار دەیتۆ کە سەلامەتی و جستەیەکی سەلامەتت هەیە پێویستی بە سوپاسی خوای پەروەردگار هەیە. چەندین کەس هەیە خانووەکەی خراپە، تۆ کە خانووەکەت باشە خوای گەورە ماڵێکی پێداوی، ماڵ و شوێنێکی حەوانەوەی پێداوی، پێویستی بە سوپاسی خوای پەروەردگار هەیە. نابینی ئێستا کەسانێک هەیە خەڵکانێک هەن کە خانووەکانیان خراپ بووە کە شوێنی حەوانەوەیان نەماوە، نازانی چەندین مسلمان هەیە لە غەزە ئێستا شوێنی حەوانەوەی نییە و ماڵەکەی خراپ بووە و خانووەکەی خراپ بووە و بۆ خۆی لەسەر جادە و لە شوێنێک دەخەوێت و لە بن خێمەیەک دەخەوێت. ئەو ناز و نیعمەتانەی خوای گەورە پێویستی بە شکر و سوپاسی خوای پەروەردگار هەیە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فێرمان دەکا کە هەمیشە سوپاسگوزار بین بەرامبەر بە ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار. خوای گەورە دەفەرمێ وەلەقەد ئاتەینا لوقمان الحکمة ئەن اشکر لله. خوای پەروەردگار حکمت و دانایی بە لوقمان دابوو کە بەندەیەک بۆ خوای پەروەردگار حکمەتی پێدا بوو، ئەنجا پێی فەرموو کە شکری ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار بکات، شکری ئەو زانایی و داناییەی بکات، شکری هەر شتێ بکە کە خوای پەروەردگار پێی داوێ. هەمیشە ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار بەسەر خۆتەوە بژمێرە، هەمیشە لە نیعمەتەکانەوە دەست پێ بکە. کەم و کڕیەکت هەیە لێگەڕێ لە ژیانی دنیادا، هەمیشە تەماشای خوارخۆت کە، بەڵام بۆ دینداریت هەمیشە تەماشای سەروی خۆت کە. زۆر خەڵک پێچەوانە بیر دەکاتەوە لە دینداریدا قەت تەماشای کەسێک ناکە کە لەو عیبادەتی زیاترە و چاکترە، بەڵام لە دنیادا هەمیشە تەماشای سەروی خۆی دەکات. پێغەمبەر صلی الله علیه و سلم ئامۆژگاریمان دەکات بۆ دینداریمان تەماشای کەسانێک کەین کە لە سەروی ئێمەوەن و چاکترن لە ئێمە، بەڵام بۆ دنیامان تەماشای خوارخۆمان کەین بۆ ئەوەی قەدری ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار بزانین. سپاسگوزاری کاریگەری لەسەر لایەنی دەرونی ئینسان هەیە لە ڕووی زانستی و دەرونیەوە. زانایان لە ڕووی زانستیەوە ئەوڕۆ ئاماژە بەوە دەکەن کە ئینسانی سوپاسگوزار هەمیشە ئاسوودە و کامەران و بەختەوەرە، هەمیشە قەدری ناز و نیعمەتەکانی خوای گەورە دەزانێت، هەمیشە بەندەیەکە ملکەتی خوای گەورەیە و دڵی ئاسوودە و ئارامە، لە ناشکری پارێزراوە. نابینن ئینسانێک کە سوپاسگوزار نییە هەمیشە ناشکری دەکات، هەمیشە دەڵێ ئەوەم نییە و ئەوەم نییە و ئەوەم ناتەواوە و ئەها فڵان کەس ئەوەی هەیە و هەموو شتێکی هەیە و ئەمن فڵان شتەم نییە. جاری وایە تەنها لە یەک شتی کەمە، چەندین شتی هەیە بەڵام قەدری نازانێ و سوپاسی خوای پەروەردگار ناکات. جیمیسڕای کە مامۆستایەکی بواری دەرونیە دەڵێ من هەموو بەیانیە کە لە خەو هەڵدەستم بە ئەلحەمدولله دەست پێ دەکەم، بەو دەستەواژەیە دەڵێ زۆر سوودم لەو دەستەواژەیە بینیوە، کاتێک کە هەڵدەستم لە خەو دەڵم ئەلحەمدولله، سوپاس و ستایش بۆ تۆ ئەی خوای پەروەردگار، لەسەر هەموو ناز و نیعمەتەکان سوپاسی خوای گەورە دەکەم، بۆیە دەڵێ دڵم زۆر ئارامە، سوودم زۆر لەو دەستەواژەیە بینیوە. بەڵام ئێمەی موسڵمان چەندە ئەو دەستەواژەیە بەکاردێنین، چەندە پێش ئەوەی کە بخەوین سوپاسی خوای پەروەردگار دەکەین و کاتێک کە لە خەو هەڵدەستین بە ئەلحەمدولله دەست پێ دەکەین. سپاسگوزاری زۆر گرنگە لە ژیانی ئینساندا، ئینسان ئاسوودە دەکات، دڵی ئینسان ئاسوودە دەکات، ئینسان بەختەوەر دەکات. پێش ئەوەی کە بخەوێت شکری ناز و نیعمەتەکانی خوای گەورە بکە و کاتێکش کە لە خەو هەڵدەستیت بە ئەلحەمدولله با یەکەم وشەت بێت، دڵنیا بە دڵت ئارام دەبێت و هەمیشە لە شیانتدا ئاسوودە دەبێت. پێنجەمیان پێش ئەوەی کە بخەوێت وریا بە یادێکی مردن و بیرێکی مردن بکەوە، پێش خەوتنت بیر بکەوە ئەگەر لەو خەوت بەخەبەر نیت چۆن دەچیەوە خزمەتی خودای پەروەردگار. کێ دەڵێ ڕوحەکەت دێتەوە بەرت؟ گوتراوە کە خەوتن برای مردنە، ئینسان کە دەخەوێت ئەمین نییە ئایا بەخەبەر دێت یاخود بەخەبەر نایێت. پێغەمبەر صلی الله علیه و سلم فێرمان دەکات کاتێک کە چوونە سەر جێگەی خەوتن ئەو دوعایە بڵێن بسمیکە ڕەبی وەضەعت جەنبی وبیکە ئەرفەعه، ئەی خوای پەروەردگار ئێمە بەهۆی تۆ پاڵ دەکەوین و بەهۆی تۆ هەڵدەستینەوە، بە یارمەتی تۆ، بە چاکەی تۆ، بە تەوفیقی تۆ ئەی خوای پەروەردگار. ئەنجا بڵێن ئەی خوای پەروەردگار ئەگەر ئەو نەفسەی ئێمە و ئەو یانەی ئێمە دووەرگرتەوە و ئێمە مردین ڕەحممان پێ بکە، کاتێکیش کە هەڵساینەوە ئەگەر نەمین لەو خەوەمان هەڵسینەوە ئەی خوای پەروەردگار پارێزراومان کە لە ژیانماندا وەکو چۆن بەندە چاکەکانی خۆت پارێزراو کردوونە و بەندە چاکەکانی خۆت پاراستونە. واتە پێغەمبەر صلی الله علیه و سلم فێرمان دەکات ئینسان بەر لەوەی کە بخەوێت یادێکی مردن کات، بیری بکەوێتەوە ئەگەر لەو خەوەی بەخەبەر نێت داوا بکە خوای پەروەردگار ڕەحمی پێ بکات. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت ئەکسیروا ذیکر هاذیمی اللەذات
زۆر یادی ئەو شتە بکەن کە هەموو خۆشیەکانی ئینسان تێک دەدات کە بریتیە لە مردن. زانایان فەرموویانە وەکو ئیمامی قورتوبی باسی کردووە، دەفەرمێ زانایان دەفەرمون ئینسان کە یادی مردن دەکات لە گوناه و تاوان دەگەڕێتەوە، ئینسان کە یادی مردن دەکات دڵی نەرم دەبێت، ئینسان کە بیری مردن دەکات ناخۆشی و ناڕەحەتیەکانی دنیای لەسەر ئاسان دەبێت. ئەگەر ئینسان خەم و خەفەت و ناڕەحەتیەکی هەبێت کە بیر لە مردن دەکاتەوە ئەو کەسە لەسەری ئاسان دەبێت. یەکێک لە زانایان دەفەرمێت کە ئینسان زۆر یادی مردن کات سێ شتی دەست دەکەوێت. یەکەمیان ئەو کەسەی کە مردنی لەبیر بێت زوو تەوبە دەکات، ناڵێ دەی با پیر بم بەیانی تەوبە دەکەم، تەوبەکەی تاخیر ناکات، زوو تەوبە دەکات، چونکە دەزانێت ڕۆژێک دەدەمرێت لە ناکاو دەمرێت، نازانی کەی دەمرێت. دووەمیان ئەو کەسەی کە زۆر یادی مردن دەکات هەمیشە ئینسانێکی بە قەناعەتە، چونکە دەزانێت ڕۆژێک دەدەمرێت، خوای پەروەردگار پەکی ناخات. سێمیان ئەو کەسەی کە زۆر یادی مردن دەکات لە عیبادەتدا هەمیشە چالاکە، بەڵام ئەو کەسەی کە مردنی لەبیر نییە بە پێچەوانەوە بۆیە لەبیرت نەچێت پێش ئەوەی کە بخەویت ئەو پێنج شتە ئەنجام بدە بۆ دنیات و بۆ قیامەتیشت ئینسان سوودی لێ دەبینێت. و ئینسان ئەگەر بمرێت لەو خەوەیدا خوای پەروەردگار ڕەحمی پێ دەکات و بە ئیمانەوە دەچێتەوە خزمەتی خوای پەروەردگار و ئینسان ئاگای لە خوای پەروەردگار و لە سنوورەکانی خوای پەروەردگار دەبێت. دوعا دەکەین و دەپاڕینەوە خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی وامان لێ بکەی کە لەو ژیانەدا بەر لەوەی کە بمرین ئەتۆ لێمان ڕازی بی. یا ربی خوای پەروەردگار وامان لێ بکەی هەمیشە شکری ناز و نیعمەتەکانی تۆ بکەین. یا ربی خوای گەورە سەبر و ئاراممان پێ ببەخشی لەسەر عیبادەت و تاعەتی خۆت، دامەزراومان کەی لەسەر ئەو دینە پیرۆزەی خۆت. یا ربی خوای گەورە بە ئیمانەوە بمانژێنێ و بە ئیمانەوەش بمان مرێنی. یا ربی خوای گەورە لێمان ڕازی بی. خوایە بەر لەوەی کە بمرین بتوانین ڕەزامەندی تۆ بەدەست بێنین، بتوانین بەندەیەکی ڕاستەقینەی تۆ بین، لەسەر دین و ئیمان دامەزراو و پارێزراومان کەین تاوەکو دەگەینەوە خزمەتی تۆ لەسەر کەلیمەی تەوحید بمانژێنی و لەسەر کەلیمەی تەوحید بمان مرێنی. یا ربی خوای پەروەردگار هیدایەتمان دەی، تەوفیقمان دەی، بەختەوەر و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.